تەواوی ئەو تۆمەتانیان خراوەتە پاڵی ڕەتیان کردەوە و ئەو بەڵگە و ئەدلانەیەکەوە لە بەردەم دەستی دادگا هەبوو هیچ بەڵگەیەکی باوەڕ پێکرا و هیچ بەڵگەیەکی سەلماندنی تاوان نەبوو. لێرەدا ئێمەش وەکو پارێزەر داوامان لە دادگا کردکەوە بەو هەوای دوا دەخرێ بۆچی لە کاتی لێکۆڕینەوە کەوا باز لە سەرۆک وەزیرانی عێراق دەکرێتن بۆچی وەکو تۆمەتبارێک لە بەردەم دادگای لێکۆڕینەوە ئامادە نەبوو و خودی خۆم داوام لە دادگای تاوان کردکەوە سەرۆک کۆمار و سەرۆک وەزیران لە بەردەم دادگا ئامادە بکرێن وەکو تۆمەتبار کەوا ئیجرات بکرێت ئایا ئەو کەوانەی کە باز دەکەن تۆمەتان خراوەتە پاڵیان کە بوونەتە هۆکاری دەبنە هۆکاری ڕوخانی حکوومەتی هەرێم کە ئەوەش تاوانێکە ئەگەر هات و سەرۆک وەزیران و سەرۆک کۆمار ئەنجامیان دابێ پێویستە لە بەردەم دادگا ئامادە بن و ئەگەریش ئامادەیان ناکەن کە ئەو شتە تەنها دروست کراوە و داوامە لە دادگا کرد ئەو حاڵەتێ بەرامبەر بە بریکادەرەمان کراوەت ئەوە حاڵەتەکان هەموو نایاسایی و داوای ئیجراعاتی یاسایی داوامان کە ئیجراعاتی یاسایی بەرامبەریان بکرێ بەڵام دوای ئەوەی کەوا دادگا وەرگرتنی لایحەی ئەندامەی داواکاری گشتی و تەرەفی بەرامبەر و تیمی پارێزەرانی وەرگری وەرگرت پاشان دادگایکردنەکەی دواخست کە ئەمەش دەبوو ئەمڕۆکە دادگا بڕیاری خۆی بدە بە ئیفرازکردنی تۆمەت خراوە پاڵان. تۆمارێکی دەنجی یەک لە تۆمەت خراوە پاڵەکان هەیە بە ناوی شێروان ئەو شێروان وتی ئەو دەنگە دەنجی من نییە دەنگەکە شتێکی وای تێدانی ئەسڵەن تەنها دەرێن چالاکیەک نازم شتێک لە منتیقەی چڕە یان لە منتیقەی زاخۆ یان لە منتیقەی شیرازێ شتێک بکەین بە تەفسیری ئاسایش پێیان وایە کاری تێکدەرانەیە ئێمە شەر ئەو کاتی لە ناو هۆڵی دادگا پێمان گوتن بە تەفسیری ئێوە کاری تێکدەرانەیە بە تەفسیری ئێمە ئەوە هیچ شتێکدا نییە لەگەڵ ئەوەش ئەو تۆمارە دەنگی ڕەت کردەوە شێوان گوتی بە هیچ شێوەیەک ئەو تۆمارە دەنگی تۆماری دەنجی من نییە پێچی دادگایکردنەکە کە چوینە ژوورەوە جەوەکە طبیعی نەبوو یەک لەشکر لە سوپا لەناو هۆڵی دادگا و دەوروبەری دادگا بوو بۆیە ئەمە جەوەکەی ئەو ڕەمەپیس طبیعی نەبوو و مەترسیمان هەیە و ئینشاءالله محکەمە ئەو جارە بێتەوە یعنی قرارێکی عادلانەمان لەبۆ بدات.